بەناوی خۆی گەورە لە هەر جگایەکەم ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستەوە بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم هەرێ محەممەد چوونەتە خزمەتی هاوڵاتیانی قەزای دووکانی سەر بە شاری سلێمانی لە دووکانەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئەوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەسەمەندی ئەوەی بەڕێز بێت بەڕێزان بە درێژایی مێژووی کورد جگە لە چیاکان هیچ دڵسۆزێکی نەبووە بۆ کورد دەرکەوت ئەو وڵاتانەی چواردەور و ئەو وڵاتانەی ئەوروپا و ئەمریکا کە کورد دڵی پێخۆش بوو کە کورد بە پشتیوانی خۆیەزانی بۆی دەرکەوت کە نەک هەر دڵسۆزینین بەڵکو دوژمنیشین بۆی دەرکەوت کە هیچیان لە کاتی تنگانەدا پشتی کورد ناگرێت هەر کاتێک بەرژەوەندەکانیان کەوتە مەترسیەوە پشت لە کورد دەکەن لە مێژەوە ئەمە بۆ کورد سەلماوە بەڵام زۆر جار کورد بەمەبەست خۆی لەم ڕاستیە گێل کردووە تا ئێستش کورد دڵسۆزەکانی خۆی بەباشی ناناسێت و دوژمنەکانی خۆشی بەباشی ناناسێت بۆیە هەموو کاتێک پشت بەو دوژمنانە ئەبەستەیە کە لە ڕابردوودا شۆڕشەکانی تواندوونەتەوە بۆیە دەپرسین کورد تا چەند پێویستە ئیتر نێوماڵی خۆی یەک بخات چیتر پشت بە چواردەور و بە وڵاتانی دراوسێ و بە ئەوروپا و ئەمریکا خۆش نەکات بەڵکو لە بەرامبەر ئەمەدا نێوماڵی کوردی خۆی یەک بخات و لە نێو خۆدا یەکڕیز و تەبابن تاکو ڕیزەکانیان بەقووەت بێت بەهێز بێت تاکو کورد لە ناو خۆیدا یەکگرتووتر بێت و بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت لەو بڕیانەی کە هەیەی هەروەکو دەژووترێت ئەگەردار کرمەکەی لە خۆی نەبێت 100 ساڵ دەژی تا چەند گرنگە کورد لە ئێستادا نێوماڵی خۆی یەک بخات و پشت بکاتە دوژمنەکانی کە هەمیشە پشتیان کردە کورد لەگەڵ هاوڵاتیانە لە قەزای دووکانەوە ئەم پەیامە دەگوازینەوە بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموو هەر کاتێ بەرژەوەندیان کەوتووە مەترسیەوە پشتیان لە کورد کردووە ئەم جارش جارێکی تر دەی باشە کەواتە تا چەند گرنگە کورد لە بەرامبەر ئەمەدا ئیتر پشت بە دراوسێ نەبەستێ پشت بە وڵاتان نەبەستێ بەڵکو نێوماڵی خۆیان نێوماڵی خۆی یەک بخات کورد تاکو بە خۆی یەک نەگرێت پشت بە چێ بەستی تۆ هیچ کەسێک بە فرات دەکەوێت لە خزم کەسێکی خۆ زیاتر ئللا ناخۆتە نەبێت کە خۆت ناخۆ دەبێت ڕێکبی بە زمانێک ناوخۆ ناوەکو مۆرانەوان مۆرانە چۆن دارەخوا ناوخواان ئاوان یەک بەیەشی لە جزیەکە و لە قێ و لە ڕقێوی کەرکک و کوردان بەچە فرۆشت لە عینادی خۆیان فرۆشتیان میلەتی کورچی بەسەر هات لەسەر چی وای لە هات هەمووی لە عینادی ئەو دەیگوت من ڕێفرەدەمەکەی من دەوڵەت دروستەکەم گوت ئیسرائیل دێنم ئەوەی گوت تارم لە هەرێکی قسەیشان نەکرد میلەتیان ئافرۆشتەوە کەرکک ئێستا هەمیسان دووبارە وەڕاکاتەوە ئەڵێ وڵاتی ئاڕی ئیسرائیل لەم شۆلەیەدا ئەمە هەمووی لە نەبوونی نەزانی سەرکردە و حکوومەت و کورد و میلەتایەوە میلەت چ بکە خەڵکی فەقیر چ بکە بۆ کەس لە دووست خۆرمەت و کەس بە جواب نایە بۆ کەس پرسیاری ناکوا حیزبێک مەسئولێک کەسێک ئەگەر خەڵکی فەقیر خێرخوازێک شتێکی بۆ برن بۆ کەس شتێکی نابە هەر کوردایەتی بە خەڵکە فرۆشتنەوە بەس هیچکە نییە دوێ کوردایەتی نییە لە ئێرە ناوە نەماوە قەت من تەمەنم 50 ساڵە شۆڕشی لوم بەبیر دێ بە هەمان شێوە وەڵا بینیم قارەمانترین زەلام مەخزنەکانی ڕەشاش بڕنەی فڕێدا ئەمە یەک دووهەم لە کاتی مفاوەزاتی 84 و ئەوانەدا بە هەمان شێوەیان یەش پرۆسی کوردستان سەر بگرێ بەهۆی چەند خاینێکەوە توش ئەم نەهەمەتیان کردین و لە کاتی ئەنفالەکانە بە هەمان شێوە و لە کاتی سوێکی ئابە هەمان ئازار و مینەت و ئەم جارەش کەرکک بە هەمان ئازار و بە هەمان ئازار کە ئەم خەڵکەی چێژێ بەڕاستی ناخی هەژاندوین بۆ هەموو شەهید بۆ خەڵکە داماوەی لە مێژوودا خوێندومانە هەر کاتێک شۆڕشێکی کورد شکستی هێنا بێت کۆمەڵی خاڵان باس کردووە یەکی لەو خاڵانە دەوترێت خیانەتی ناوخۆ بووە تا چەند پێ دوایە ئەم جارەش خیانەتێکی تکرایەوە بەڵێ ئەمان هەر لە ئەوڵەوە هەر خەریکی ئەم خیانەتە بوون لەبەرەوەی نەعەدالەتێکی کۆمەڵایەتی زۆر هەبووە زۆر ڕۆژەکان نالەبار بوون هەموو خەتای ئەم سەکردانی تێدا بووە ناکوڵک بوون لەگەڵ جەماوەران نەبوون لەگەڵ خەڵکان نەبوون کەواتە دەوترێت کورد بە درێژایی مێژوو تەنها چیاکان دۆستی بووە تا چەند گرنگە کورد نێوماڵی خۆی یەک بخاتەوە لەگەڵ خۆیدا ڕێکەوێت چونکم دەوترێت زۆر جار ئەوەندەی کوردەکەی بە دوژمنی خۆی زانیوە ئەوەندە بێگانەکەی بە دوژمن نەزانیوە بەڵێ زۆر ڕاستە ئێمە دۆست و دوژمنی خۆمان تاسە لێک ناکەینەوانێ ئێمە تاس دۆست دوژمنی خۆمان لێک ناکەینەوانێ بەڵێ زۆر وایە
تا چەند پێ وایە ئەم پشتێکردنەی وڵاتانی ئیقلیم دووبارە ئەبێتەوە بۆیە پێویستە کوردی دەستی قام پێ نەکە. بەڵێ زۆر ڕاست بوو ئەم وڵاتانی ئەقلیم و هەم لایەن ئۆپۆزۆرەکانی ناو کوردستان هەموو دیانگوڕ ریفراندۆم کاتی نییە ئەمریکا هەموو وڵاتان ئەمە ئەلام خۆ ساڵی ساڵان نیە ئێستا ئەموو ئەنتەرنێت و فەیسبوک و ئەم هەموو ڕاگەیاندنە هەیە چۆن توستا لێرە و پەخشی بەخشەکەی توهینەکەی ئێستاکانە کاکە ئەوان بەگوێی کەسیان نەکرد ئەم وەسعی لەکەوتەوانێ بەڵێ وەڵڵا خەتای ئەوانی تێدا بووە ئەگەر ریفراندۆم نەکرابە وەڵڵا ئەم وەسعانە بۆ چۆن نەدەخۆڵخان کورد تا چەند پێویستە ئیتر نیۆماڵی خۆی یەک بخات هەر کاتی ئەمە یەک بین لە دەریشەوە پشتیوانیمان دەبێت بەس کە ئێمە یەکمەندە بووین بۆمان نێگلەی لە دەرەوە لە ناو کەرکووکان شەڕە ئازە کەناڵێکی نابەرپرس لە ناو خۆیان کا بە هەرا و ڕاکەن و خەڵک ڕاکا و خەڵک شوێن چۆڵ کرا و خەڵک لەوێ شەهید دەدا ئەمەڵێ لێرە ڕاکە ئەمە چییە؟ کەرکووک و کوردان بەچە فرۆشت داینادی خۆیان فرۆشتیان میلەتی کورچی بەسەر هات لەسەر چی وای لە هات بەڵێ وەڵڵا خەتای ئەوانی تێدا بووە ئەگەر ریفراندۆم نەکرابە وەڵڵا ئەم وەسعانە بۆ چۆن نەدەخۆڵخان ئەم خۆخۆری ئەم میلەتەی فەوتان بەڕاستی ئەمانە یعنی بێتامیان کرد لەوەی دەرچوو بڵێ ئەمە ئەوە کارێکیان کرد لەم دوایدا و کە جویان بۆ کەس نەگرت دۆستیان بە خۆیانەوە نەهێشت بە درێژایی مێژوو بۆ کورد دەرکەوتووە ئەوانەی کە کورد بە دۆستی خۆی ئەزانێت ئەوانەی کە کورد پشتی پێبەستوانەی کە کورد هەمیشە زۆر جاردەهاتی کوردی بەخشیوە بە چواردەورەکەی دەرکەوت کە دوژمنی ئەوەن دەرکەوت هەچ کاتێک بیانێ پشتی تێدەکەن ئەم جارش تاشان پێ وایە پشتیان کردە کورد ئێمە هیوادارین ئەم وەزعەوە نەڕوا ئەو خەڵکە واز بێنین لە خۆخۆری هەمومان یەک بین هەمومان برابین ئەم خۆخۆری ئەم میلەتەی فەوتان بەڕاستی ئەمانە یعنی بێتامیان کرد لەوەی دەرچوو بڵێ ئەمە ئەوە ئێمە هیوادارین وان نەبێ هەموو دەست لە ناو دەست بێ ینی هەمومان برابین لە پاش چی ئەم میلەتە هەموو فەوتا بەت یعنی هیوامان نەما ئەمە وەزع نییە ژیانی تێدا بەڕاستی ئەم خەڵکە زۆر وەزعکی نا لەباری بەسەر هاتوو کاکەی حەزەکەین بەس بێن کورد ئێمە هەموو براین هەموو کەسی یەکن یعنی ئەم حیزبۆم حیزب ماڵوێرانی بۆ خەڵکەکەی مایەوە بەڕاستی ئەمانە هیچیان پێ نەکرا هیچیان نەکرد بۆ کرد بێزار بووین بەڕاستی کاکەی حەز ناکەین وابێ ئێمە ئیشاءالله هیوادارین چاک بێ بەڵام خۆش نییە ئەم حاڵە بەڕاستی تا چەند پێ وایە کورد ئەوەندەی ناوخۆی بە دوژمن زانی و ئەوەندە دوژمنەکانی خۆی بە دوژمن نەزانانی ئەویان وایە ئێمە هیوادارین ئەم خۆخۆرێ نەمێنێ بەڕاستی ئەم وەزع چابێ و ئەم وەزعێکی نالەبارە هیوادارین چابێ ئیشاءالله پێمان ناخۆشە بەڕاستی وترێت کورد بە درێژای مێژوو تەنها چیاکان دۆستی بوو بۆیە تا چەند گرنگە نێوماڵی خۆی پتە بکات بەرامبەر دوژمن بۆستێتەوە پێمان خۆشە هەر ڕێک بن ئەم وەزع کۆتایی بێ و بەڕاستی خۆخۆری باش نییە پێمان خۆش نیە ئێمە وەک هاوڵاتێکی دوکان بە باشی نازانین ئیشاءالله چاکیش دەبێت هاوڵاتێک نیگەرانی وەزای کەڕوویداوە ئارە وڵا زۆر نیگەرانم هیوادارم ئەم خەڵکانە بچنەوە جێگا و ڕێگای خۆیان و وەزع لە جاران باشتر بێ بەڕاستی ناخۆشە زۆر شتیانمە دەرەوە بەستن ئەم جارش هەی نەشت بۆی حاڵیان جوان بوو دەرەوە زۆریان پێکن بەخسی کەسیان نەکرد خەڵکی تێکەوت تۆی نیگەران کرد بە دڵنیای نەکەم و کەس هەر خەڵکی زۆر نیگەڵێت ئەمانە گەڕانەوە بە 74 ئاشبەتانش کار دروست کردەوە بە میلەتە چی حەز بە وەزعەکە ئەم وڵاتان زۆریان پێکرد پێنجی مانگ ئەمانە گەر بەخسی ئەم وڵاتانیان کردە وەسمە ئێستا ئەمڕۆ گەیشت بە هەمی ڕێکراندۆمە بە دڵنیایەوە بە دڵنیایەوە ئەمانە جوان بین من هەسەرۆکەکەمان سای بۆ چێ کرد پەنجەی وەشانە سابی ئەوەندە بە کەس ناکەم ئاخە تۆ چێت هەیە پست بە شێ بەستەوە کوای میلەتەکەت تۆ لە ناخۆتایە گرتوو بووی بە دڵنیایەوە نەخێر ئەگەر مێژوو بخوێنیتەوە کاتی خۆی کێمە خوێنکار بووین هەر شۆڕشێکی کوردی کە شکستی هێنابێت یەکێ لە خاڵەکانی ئەوە بوو کە دان و خیانەتی ناوخۆ بۆ نمە شۆڕشەکە شێ مەحموود دەڵە خیانەتی ناوخۆ ڕوخانی تا چەند پێ وایە ئەم جارش خیانەت لەنێو خۆیان هەبوو بە دڵنیایەوە هەبوو ئەم جارش بە دڵنیای خۆ دیارە ئەو یەزەوە بەلاش ناتۆ بێ حتمەن لە پشتیەوە هەیە یەزەی لە پشتیەوەیەتی ئەمانەم و چاکەزانم کەس بە خۆی زانشێ لە پشتیوێتی بۆ بە خۆشان هاوارەکان ئێمە ڕێکەوتوین لەگەڵیانە خیانەتە شتێ عینەشت 74 کرایەوە کورد بۆچی بە خۆی داناچێتەوە و دۆست دوژمنی خۆی بۆ ناناسێت سەرەتا بە خێراتنتان دەکەم تاوان کورد گەرباز لە کورد کە میلەتەکەی دۆست و دوژمنی خۆی دەناسێ بەڵام ئەوە چەند کەسێکن دەبەر بەرژەوەندی و مەسلحەتی خۆیان وایان لە کورد کردووە کە کورد دۆست و دوژمنی خۆی نەناسێ ئەینا کورد دۆست و دوژمنی خۆی تەوان دەناسێ بەڵام قاعیدەکانمان سەرکردەکانمان کاربەدەستەکانمان ئەوانە لەبەر بەرژەوەندی خۆیان ئاوان لە میلەت کردو دەوترێت هەر کاتێک شۆڕشێکی کوردی شکستی هێنابێت یەکێ لە خاڵەکان یەکێ لە هۆکارەکانی شکستێنانی شۆڕشەکە خیانەتی ناوخۆ بووە تا چەند پێ دوای ئەم جارژە ناوخۆی خیانەت ڕوویدا طبعا هەموو کاتێک ئەوان خیانەت لەو میلەتی دەکەن هەموو کاتێک خاینن ئەوان
ئەوە ئیشی ڕۆژێک و دوو ڕۆژیان ئێمە بە درێژایی مێژوو دەزانین کە ئەمانە پاوان خوازن بەرژەوەندی خوازن ئێستاش ئەمەی دوێنێ و پێرێ بەسەر ئەم میلەتیان هێنا یەکێک لەو خیانەتەکان کە بەسەر ئەم ناوچانیان هێنا ئەوان هەتا چەند ڕۆژێک لەمە بەر باسی وایان دەکەی کە کەرکووک دڵی کوردستانم کەرکووک دانزان شوێی کوردستانم کەچی بینیمان ژێربەژێر لەگەڵان ڕێکەوتبوون و تەسلیمیان کردن بەڵام بەداخەوە بۆ پێشبەرگە قارەمەندانەی کە شەهید کران نێوەکان دەبواە خیانەت پێشکەی هەرە گەورە ئەوە بوو کە دەبواە پێشتر بە پێشمەرگەکانیان ڕابگەیان دەبایەکە کە ئەوان کەرکووک ڕادەست دەکەن ئەو هەموو پێشمەرگە بە کوشت نەچووبایە و بە برینداری و کە لە پارچەی نەهاتبایە لەوە کاتی خۆی کە ئێمە خوێندکار بووین وانەیەکمان ئەو بەناوی مێژوو لە مێژوودا کە مێژووی کوردی دەخوێندەوە هەر کاتێک کە شۆڕشێکی کوردی شکستی دەهێنا کە شۆڕشی کوردی تێک ئەشکا کە شۆڕشی کوردی دەگەڕایەوە خاڵی سفر کۆمەڵە هۆکاری باز دەکرد لە هەمووی گرنگتر یەکێ لە هۆکارەکان ئەوە بوو کە کورد لە نێو خۆیدا خیانەتی لەیەکە لە کاری جەنگەکانە خۆی دەفرۆشت بە دوژمنەکان بۆیە کورد شکستی دەهێنا دیارترین نمونەش شۆڕشەکەی شێخ مەحموود بوو کە شێخ مەحموود لە بەردە قارەمان بەهۆی خیانەتی کوردەکانەوە تێکشکا و دواتە درا بەدەستەوە بە وڵاتی ئینگلیس بۆیە هەمیشە دەوترێ ئەوەی کورد بە خۆی کردووە دوژمن بە کوردی نەکردووە بۆیە دەوترێت کورد لە نای خۆیدا ئەگەر خیانەتی نەکردایەت لەوانەیە زووتر بوو بایە بە دەوڵەت وەکو لە سەردای بەرنامەکە شاوتم پندێکی کوردی هەیە دەڵێت ئەگەر دارکرمی لە خۆی نەبێت 100 ساڵ دەژی هەوڵاتیانیش پێیان وایە کورد جارێکی تر لە نێو خۆیدا خیانەتی کردەوە کۆمەڵێک کەس بۆ بەرژەوەندی و مەرامی تایبەتی خۆیان ئەو کوڕە هەژار و ئەو کوڕە گیرفان بەتاڵانیان دا بە کوشت و دیسانەوە کۆمەڵێک دایکیان ڕەشپۆش کردەوە ئێمە لە دوکانەوە زیاتر بەردەوام دەبین بابزانین هاوڵاتیان چی کەما پێ دەڵێن سەبارەت بە دۆست و دوژمنی کورد و سەبارەت بەوەی کە بەسەر کووردا هاتووە لە ئێستادا بینەرمان من بۆ گواستنەی پەیامەکان زیاتر بەردەوام دەبین کورد تا چەند پێویستە ئیتر نیۆماڵی خۆی یەک بخات هەر کاتی ئێمە یەک بین لە دەریشەوە پشتیوانیمان دەبێت بەس کە ئێمە یەکمان دەبووین بۆمان نێگلی لە دەرەوە لە ناو کەرکووکە شەڕێ ئازە کەناڵێکی نابەرپرس لە ناو خۆیان کا بە هەرا و ڕاکەن و خەڵک ڕاکە و خەڵک شوێن چۆڵ کرا و خەڵک لەوێ شەهید دەدا ئەمەڵێ لێرە ڕاکە ئەمە چییە؟ کەرکووک و کوردان بەچە فرۆشت داینادی خۆیان فرۆشتیان میلەتی کورچی بەسەر هات لەسەر چی وای لە هات بەڵێ والله خەتای ئەوانی تێدا بووە ئەگەر ڕێفراندوم نەکرا بە والله ئەم وەزعانە بۆ شوێنە دەخۆڵخان ئەم خۆخۆری ئەم میلەتەی فەوتان بەڕاستی ئەمانە یعنی بێتامیان کرد لەوەی دەرچوو بڵێ ئەمە ئەوە کارێکیان کرد لەم دوایدا و کە جویان بۆ کەس نەگرت ئیتر دۆستیان بە خۆیانەوە نەهێشت چەند کورد خۆشە والله عیبینە کورد عیبینێ باش عیبینێ ئەزانی ئێمە ڕێز لێەوە ئەگرین بەس بەداخەوە زۆر جا عەرەبەکان ڕێز لێمە ناگرن والله نازان کوێ دیالە بەێ سلێمانی خۆشیان دیالە لا والله سلێمانە باشترە تا چەند پێ دوایە کوردەکانی ئێرە میوان دۆستن ڕێز لە غێری خۆیان دەگرن والله عیبی نییە کورد چاک و عیبینەوە هیچ ئەوتە لە کەرکووک عەرەب چی ئەکا بە کورد بەڵام ئەوەتە ئێمە ڕێزی تۆمان گرتووایە نەوایە وەڵاس نازان کورد خۆشەوە والله عیبینە کورد باش عیبین چی بۆ عەرەبانەڵی کە ئازاری کورد دەدەن بەخوا نازان تۆ چیان پێ دەڵی کە ئازێتی کورد دەدەن وەتە کورد احترامی عەرەبەکان ئەگرن کورد احترام زۆر هەیە بە عەرەبەکان دەڵێ چی چۆن پێویستە لەگە کووردا هەڵسوکەوت بکەن نازانم بەخوا يلا بعربي بالعربي يعني ما منطقة وش منطقة وحلوة أمان وكل الزينة يعني مو قصة هذا كردستان منطقة أمان وبس الأمان كافي شكرا لكم حبيبي الله يبارك السلام دەوترێت بە درێژایی مێژوو کورد ئەوانەی کە بە دۆستی خۆی زانیوە لە کاتێکە کە هەستیان کرێ بەرژەوەندیا کە دێمە ترسیەوە وڵاتان کوردیان ئێمال کردووە پشتیان لە کورد کردووە تا چەند ئەم جارە ئەمە دووبارە بووە جا هەموو وەختی هەروە بووە ئێمە لە چیاکان و لەی خۆمان بەولاوە کەسی کەمان نییە ڕاستە هەندێک کەس ڕەنگە بەرژەوەندی لەگەڵێمەوە بەس بەرژەوەندی گەورەتر پاڵی پێوە دەنیە پشت لە ئێمەکە ئێمە گەر خۆمان یەک بین پێویستیمان بە ئەوەندە لە دەرەوە نیە
دەرەوبایی ئەوەندە لەگەڵمان بوو بۆ نمونە سەیریکە کەی ئەوروپا کەی ئەمریکا بە سەریحی پشتیان تێکردین کاتێک ئێمە یەک نەبووین کاتێک ئێمە پارچە پارچە بووین هەر کاتی ئێمە یەک بووین لە دەریشەوە پشتیوانیمان دەبێت بەس کە ئێمە یەکمان نەبووین بۆمان یەکلەی لە دەرەوەش بکەین دەوترێت کورد بە درێژای مێژوو تەنها چیاکان دۆستی بووە تا چەند گرنگە کورد ماڵی خۆی یەک بخات بۆی دوژمنەکانیشی نەڵند ئەوان ناو خۆیانە سیقە بە یەک ناگەن چۆن سیقە بێ زۆر جار یەکێک لە خاڵاوازەکانەوە بووە وڵاتان ئەڵێن ئەوان لەناو خۆیانە متمانەیان بە یەکتر نیە چۆن متمانە بە ئێمەکەن لەناو خۆیان یەکیان خۆش نێت چۆن ئێمەیان خۆشەوێ ئێمە دەرەجە یەک ناوماڵی خۆمان یەک بێ ئەوەندە پێویستیمان بەوان نابێ ئەوان ئێستا گەورەترین دلیلەوەیە ئێمە کە زانیان یەک پارچەنی هەمووی پشتیان تێکردی ئەمریکایە دووەلی ئەوروپیا فەڕەنسایە ئەڵمانیا هەمویان دوای ئەوەی کە شکستمان هێنا دوای ئەوەی کە یەک پارچە نەبووین هەمووی بەرکیان بۆ عەبادی لێدا لەگەڵەوەی پێش ئەوە من دڵنیام سەرکردەکانی کورد وعدیشان وەرگرت بوو بەو شێوەیە بێکەس نەبووین بە درێژایی مێژوو دەوترێت کورد پشتی بە کۆمەڵی وڵات بەستووە بە دۆستی خۆی زانیوە بەڵام دوجار ئەو وڵاتانە کە بەرژۆنیا کەوتۆمە ترسیەوە پشتیان لە کورد کردو خیانەتیان لێکەوت تا چەند پێ دوای ئەم خیانەت جار دووبارە بووە وەڵا هەر دووبارە بێتەوە چونکە کورد لەناو خۆیەتەوە نییە ئەگەر تەواو بایە کەرکووکمان بەدەستەوە ناداوە بە عەقڵی هێنێک کەسی نەزان ئەم هەموو زەرەر و زیانە لە خەڵکی کەرکووک و دووسفورمات و کەوتووە ماڵی ئەم هەموو خەڵکی وێران بۆ ئەم هەموو شەیدە گەڕاوەتەوە لەوە زیاتر کورد چی ئەم هەموو شەیدەماندا چەند ساڵە کەرکوو لە بەژێر دەستی خۆمانە نەماتوانین بە عەقڵێکی کراوە لەگەڵ ئەو خەڵکی کەرکووکە بژێین و دام و دەستگاکان ڕێخین و خۆمان سەپێنین لەوێیان ئەگە بگەڕێنەوە بێژوو هەر شۆڕشەی کوردی شکستیە نابێت یەکێ لە خاڵە گرنگەکانی ئەوە کە دەڵێ خیانەتی نێوخۆ بووە تا چەند پێ دوای ئەم جارش کورنێ خۆدا خیانەتی لە خۆی کرد تەمان خیانەت نەبێت لەم لە شەڕە لەو لە ڕاکە لەم لە پشتی ئەو یەکێکە بەرەدا لەناو کەرکووکە شەڕە ئاسە کەناڵێکی نابەرپرس لەناو خۆیان کا بە هەرا و ڕاکەن و خەڵک ڕاکە و خەڵک شوێن چۆڵ کراوە خەڵک لەوێ شەیدەدا ئەمەڵێ لێرە ڕاکە ئەمە چییە؟ ئەمە گاڵتەکردن بەخۆنی ئەمە خیانەتکردن نیە لە هەیەکتر ئەگەر خیانەت نەبوویان لەناو خۆمانە دەمێک بووگە بووین بەشت کورد بە درێژای مێژوو چیاکان دۆستی بووە بۆیە تا چەند گرنگە نێوماڵی خۆی یەک بخات بە جۆرە لە جۆرەکان بۆی کە کورد ئیتر جارێکی تر دوژمنەکانی زەفەری پێنەمەت خۆ ئەگە پشتیشان تێکرد بەهۆی بەهێزی نێوخۆوە هەوڵ بدات نەکەوێت جارێکی تر وای جوێن لێبێ قەت بڕوا ناکەم کول بەر بە هێزی خۆی ببێ بەشت ئەگەر لەو قەناتەیە بەگەر نازان وڵاتێکی وەک پێنج وڵاتە گەورەکەی دنیا بەرکا بەشر گەنا قەت کول لە ناخۆیان نابێ بەشر من ئەمە قەناعەتی منەجان ئازان بەخۆ بەشێک خوایە واژ نەبی ببین بە دەوڵەتێکی سەر بەخۆ و کێپی خۆش نییە دەوترێت کورد ئەوەندەی ناوخۆی بە دوژمن زانیوە ئەوەندە دوژمنە ڕاستەقینەکانی خۆی بە دوژمن نەزانیوە ئەی وایە واگەر وانە بیا تو لەناو خۆت ئەیەگەوت تەمانەگەر ئێستا دوژمنایەتی یەک نەبکەین دەمێک بۆ بووین بەیەک کەسی قوبوڵ نییە کێشەکە لەوەیە چەند بێ ئومێدی لە حیزب سیاسیەکان و باڵادەستەکان 100 لە ملیۆنیش دەیان بێ ئومێدەم ناکرێت 100 بە دڵنیایەوە هیچ ومێدێکمان پێیان نییە و نەک من بە هەزاران خەڵک بڕۆ بازارە بگەڕە لەم سەر بۆ سەر کەس سامی ئەڵێ شایەکی کزە ژاوەتەوارە کەسی ومێدێکی پێی نەماوە چکونە میلەتیان فرۆشت دەوترێت کورد ئەوەندەی ناوخۆ و دۆستەکانی خۆی بە دوژمن زانیوە ئەوەندە دراوسەکان و وڵاتان کە پشتیان تێکرە بە دوژمنی نەزانیوە داوە ڕاستە دایمە ناخۆ بە دوژمن نەزانن قەتلی ناکەن بڵێ مەسەرەن ئەوە تورکیا ئەوە ئێران ئەوە هەر سوا دەورەکەی تا دوێنێ پێرە بە دۆست بوون برایان بوون برا گەورەشیان بوون نەکرد برایان بوون ئەمڕۆ شەر ئەوانن ئەوان لێکردن و کەرکوچیان لە زەوتکردن کەرکوچیان لەسانەوە هەر ئەوانیش بوون ماڵوێرانیان کردن و کەرکوچیان پێفرۆشتنەوە هەر ئەوانیش بوون کەرکوچیان لێکڕینەوە کەواتە کورد و دەوترێت تەنها چیاکان بە درێژای مێژوو دۆستی بووە پێویستە نێوماڵی خۆی یەک بخاتەوە لەگەڵ خوار ڕێکەوێت پێویستە زۆریش پێویستە ئەو درۆدە لە سەوق دیعاە و ئەو دەڵێ من هەردووشیان ئاگادارن کورد بخۆی ئاگادار سەرکرداتی کورد هەمووی ئاگادارە درۆە کە دەڵێ ئەو دەڵێ من ئەوە فڵان کەس بیا ئەوە فڵان کەس بوو ئەوە هەموو عالەمە زانێت خەڵک ئەوە لە فەقیر نەماوە ئێستا لەم زروفەیە ئەوە نەماوە بڵێ مەڵا من نازامیان نەمبیست ئەوە ئینتەرنێتەیە دنیای پێشکەوتووە نێو عالەمەیە لێک دەقا یەک سرکە هەموو دنیا شتەکەت دەزانێت شتەکەت ئاشکرا دەبێت ئەوە نییە کە ساڵێ وڵات نایزانم نا هەموو شتێک خەڵک دەزانێت باشە زانیان پێویست بە تەلەڤیزۆن و بەعلام و ئەملاان ناکە و بەسەر تەلەڤیزۆنی بڵێ وەرە ئاوت بۆ دەکەم ئەوەکەم ئەوە ڕۆیشت ئەوە گوزەشت کورد تا چەند پێویستە ئیتر
نێوماڵی خۆی یەک بخات هەر کاتی ئێمە یەک بین لە دەریشەوە پشتیوانیمان دەبێت بەس کە ئێمە یەکمە دەبووین بۆمان نێگلی لە دەرەوەش لەناو کەرکووکە شەڕێ ئاسە کەناڵێکی نابەرپرس لەناو خۆیان کا بە هەرا و ڕاکەن و خەڵک ڕاکە و خەڵک شوێن چۆڵ کراوە خەڵک لەوێ شەهید دەدا ئەمەڵێ لێرە ڕاکە ئەمە چییە؟ کەرکووک و کوردان بەچە فرۆشت کە عینادی خۆیان فرۆشتیان میلەتی کورچی بەسەر هات لەسەر چی وای لە هات بەڵێ بەڵێ والله خەتای ئەوانی تێدا بووە ئەگەر ڕێفراندوم نەکرابە والله ئەم وەزعانە بۆ شۆ نەدەخۆڵخان ئەم خۆخۆری ئەم میلەتەی فەوتان بەڕاستی ئەمانە یعنی بێتامیان کرد لەوەی دەرچوو بڵێ ئەمە ئەوە کارێکیان کرد لەم دوایدا و کە جویان بۆ کەس نەگرت ئیتر دۆستیان بە خۆیانەوە نەهێشت دەوترێ بە درێژایی مێژوو کورد تەنها چیاکان پاڵپشتی بوون و دڵسۆزی بوون تا چەند گرنگە کورد ئیتر نێوماڵی خۆی یەک بخات بە جۆرە لە جۆرەکان یەکگرتوو بوون و کۆم پەنجانەی دەستی من بۆی جارێکتر دوژمن سەفەری پێ نەهێنێت چون زۆر جار دوژمن خاڵی لاوازی کوڕی دۆزیوەتەوە کە ناکۆکی نێوخۆ بووە بۆیە دوژمن هەمیشە ساڵۆ بەسەریدا بەدڵنیایەوە هەموو کەسێک حەزەکە یەکگرتوو بێ هەمووەکو یەک بژین وەکو برا من بەڵام ئەمانە قەت یەکتریان نەویست و قەت یەکتریان نەویست و حەزەکەم براکەی خۆی ملی بشکێنێ لە پێناومانەوەی خۆیدا ئەنام حەز قەزە یەکگرتوو بێ یەکگرتوو بێ وڵاتە قەت دوای لێ نەدات ئە بەخسە یەکتریان بکردە سابیان ڕۆژە نەدەگەشت بەزامە ڕۆژە نەدەگەشت چەند پێ دوایە کورد ئەوەندەی ناوخۆی بە دوژمن زانیوە ئەوەندە دوژمنە ڕاستەقینەکانی بە دوژمن نەزانیوە حتممە جاخۆ واقعەیە ئەمانە ڕۆشن بە وڵاتان کوڕوشیان بە وڵاتانە بەر بەس بۆ هاوڕێکی برادەرەکەی خۆی نابر کە لەگەڵ لە شاخ لەگەڵیا بوو حتممە قەت ئەمانە دۆستی ئەمانە یەکتر نەبوون ناوەڵای ئێستاش پشتی یەک درێژکێنن هەر بخ بە تەلەڤیزیۆنەکانە دەرکەوتە چۆنن دەگەشتی کورد بێگانە خۆشەویستە بە دڵنیایەوە ناوەڵامانە یەکتر قەت هەر بێگانیان زیاتر خۆشەوی لە براکەی خۆی هەڵوێستی گۆڕان و کۆمەڵ ئایبی چی بوو ئەگە دیان گروفراندوم با نەکرێ بۆ ئێمە لە قەمەرێکترەوە هاتوین بێم وڵاتەمان خۆش ناوێ ئێمە برامان شەهید بووە وەڵا بە هەموو تەمەنی لاوێتیمان لە ناو ڕێخستنەکان و لە ناو خەبات و ماندووبووندا هەبووە بە بەڵگە و کەڵکانی کە گوێیان لێیە بە جواب بدەنەوانێ پارە ئەزمەی پارە و ئەزمی ئەم وڵاتیان ئەوە لێ کردووە خەڵکان توش یەک هەژاریەکی کردووە کەم ئەندامێکی داما و 150,000 وەرەگرێ بەشی دابیەکەی ناکە نایدەنەیە خۆم فەرمانبەرم ڕوبعەموچەیەک با 45 ڕۆژ نامەدەنێزار هەر ناشماندنەوە تەواو کۆتایی پێ هات زۆر جار کۆمەڵ و گۆڕان پێ ڕووداوەکان دەکەوتن ئامۆژگاریان نەکردن کە با بۆ نەڕیفراندۆم نەکرێت بەنەمونە بۆی ئەگەر یەکە وەزع خراپتر بێت بەڵام گویان لێ نەگرتن بۆ گویان لێ ناگرتن لە بەرەوەی کۆمەڵ و گۆڕان لەناو هەناوی خەڵکا بوون یەکێک بوون لە خەڵکە ماندووەکان من شایدی بۆ دەم کە شخصی بەڕێز عەلی باپیر یەکەم کە پێشمەرگی کە لەگەڵی شەهید بە خەڵکی قەرتەوە منداوای ئێمە بۆ خەڵکی منداوای بۆ کە ڕەفیقی تەلەڤیزیۆن و خزمی خۆم بۆ کاکە گیان لە شەڕەکانی خەندیلا کە لەوێ شەهید بووە ئەمانەی تر باچیان بە خەڵک نییە باچیان بەسەری هەژارەتی خەڵک نییە حەزەکەن خەڵک بە هەموو کاتێەوە شێوازانە بێ خەڵک بە دویان کەوێ خەڵک نانی خەڵک بڕوێ خەڵک بە دویان کەوێت دەوترێت کورد هەمیشە دۆستەکانی تەنها چیاکان بووە بۆیە تا چەند گرنگە کوردیتر متمانەی بە وڵاتانی ئیقلیم و دراوسەکانی نەبێت و بە تایبەتی بە ئەمریکا کە هەمیشە کورد بە پشتیوانی خۆی زانیوە و هەوڵ بدا ناوماڵی خۆی یەک بخات و لەناو خۆیان خۆی بە قووەت کا بۆیە ئەگەر جارێکی تر خیانەتێکی لەکرایەوە کورد بەرگە بگرێت لەجا یەکڕزی ماڵی کورد زۆر پێویستە لە هەموو کاتێکدا بەڵام ئەم جارێ بەم هەڵوێستیان کە جوابی هیچ ناوخۆ و نە دەرەوە و نە وڵاتانی زلهێزیان نەدایەوە بەوەی بە جارێکی وەزعی ئێرە ئاوا تێکچووە ناخۆگە بڵێ دۆستمان نەبووە بەهۆی ئەم شەڕی دژی داعش دۆستمان پەیدا بوو بەڵام ئەمان کارێکیان کرد لەم دوایدا و کە گویان بۆ کەس نەگرت دۆستیان بە خۆیانەوە نەهێشت ئیشەڵڵا ئێستاش کورد مادە ئێستاش نەچوە بچە ئێستاش ببینەوە بە یەک ئێستاژ ماڵی خۆمان یەک ڕیزکەینەوە ئیشەڵڵا بە دڵی کورد دەبێت کورد میلەتێکی مەزڵومە چەند ساڵە قەدرێکە ئێمە هیچمان قدرمان لە کەس لە هیچ وڵاتێ نەکردو لە هیچلایەنێ نەکردووە پێویست ناکە ئێمە بۆ مەسلحەتی ئەو میلەتێکی داما و ئەوەتی هەیە ژێر پێ و قەدر لێکراو بە قوربانی مەسلحەتی ئەو بکەین ئیشەڵڵا یەک دەگرین لە مێژوودا ئەگە بگەڕنەوە بۆ مێژوو هەچ کاتێک میلەتی کورد شکستی نابێت لە شۆڕەشێکدا کۆمەڵی خاڵی باس کردووە یەکی لەو خاڵە گرنگانە خیانەتی ناوخۆ بووە تا چەند پێ دوایە کورد لە ئێستادا خیانەتی لە خۆی کرد و بۆیە مەساقەومە وڵایی خیانەت بڵم چی ئێمە بەس ماڵی خۆمان یەک نەبین ئەوە خیانەت لە یەکتر بەس یەک نەبین
بە کوردی ئێمەش دەمێکە ئەم دوو بەرەکیە هەیە ئیشەڵا بەم زوانە چا دەبێت ئیشەڵا یعنی لە تەلەڤیزۆنەکاندا لە مەسئولیندا مژدەی خۆش دەبیستی ئیشەڵا من دڵم ڕوونا بەم زوانە ئیشەڵا مژدەی خۆش دەبەسی یەکگرتنەوەی تەواوی میلەتی کورد ئەوە هەموو مژدەیەکە بۆ میلەتی کورد کورد دەڵێت برا لە پشت برابێ مەگەر مقەدەر لە لای خوددا بێ بۆیە ئەم پەندە ئەومان پێ دەڵێت ئەگەر کورد لە نێو خۆیدا یەک بێت ئەگەر کورد لە نێو خۆیدا یەک ماڵ و یەک ڕیز بێت ئەگەر کورد ئیحترام لە یەکتری بگرێت ئەگەر کورد تاگلایانە بڕیار نەدات و ڕاوێژ بە نێو خۆ بکات و کۆمەڵێ عەقڵ یەک بگرێ و دواتر عەقڵێکی کامڵ و ژیرانە بێتە بەرهەم بە دڵنیاییەوە هیچ کاتێک زەرەر ناکات یەکێ لە خاڵە لاوازەکانی کورد ئەوە بە درێژایی مێژوو و وڵاتانی خاڵی لاوازی کوردیان بۆ دۆزیبەتەوە کە تەفرەقان لە نێو کووردا هەبووە و توانیوانە گەلی کورد بەش بکەن و کۆمەڵی بکەن و هەر کۆمەڵە و سەر بە وڵاتێکی دیاریکراو بێت بۆیە ئەمە وای کردووە کە کورد هەمیشە لە شۆڕشەکانیدا شکست بێنێت هەمیشە لە نێوخۆدا ماڵی یەک نەبێت و هەمیشە بە خوێنی سەر یەکتر تینوو بن بۆیە کورد هەتا بەم جۆرە عەقڵەتە بیر بکاتەوە ناگاتە مەقسەد و ناگاتە حاصڵات بۆیە پێویستە بەر لەوەی بچێ لەگەڵ دوژمنەکانی و لەگەڵ وڵاتانی دراوسێدا گفتوگۆ بکە و دانوستان بکات لە نێو ماڵی خۆیدا دانوستان بکات و دڵی میلەتەکەی و دڵی هەموو لایەنە سیاسەکان لەگەڵ یەکترە ئاش بکرێتەوە دوجار بەهێزێکی گەورەوە دەتوانێت وەکو کوردێکی ڕەسەن وەکو کوردێکی یەکگرتو بچێت دانوستان بکات لەسەر مافەڕەواکانی خۆی بۆیە زۆر جار وڵاتانی دراوسێ بۆیە متمانیان بە کورد نەکردووە پشتیان تێکردووە دەڵێن ئەوان لەناو خۆیانە متمانیان بە یەکتر نییە خیانەت لە یەکتر دەکەن ئەی چۆن سبەینێ ئەگەر بوو بە دەوڵەت خیانەت لە من ناکات بۆیە پێویستە کورد نێوماڵی خۆی یەک بخە و یەک ڕیز بێت تاکو ڕۆڵەکانی چیتر خوێنی نەڕژێت و تاکو چیتر جەرگی دایکان و خوشکان نەسووتێ و تاکو چیتر کوردستان شیوە نەگەڕێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە لە قەزای دوکانەوە بۆ ئێوەی ئازیز خۆشەویستمان گواستەوە بە ئومێدەوەی سوودمان وەرگرت بێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت